سزادانی چواردە بانقی عراقی لەلایەن ئەمریکاوە بەهۆی بردننی دۆلار لە عراقەوە بۆ ئێران جارێکی تر بەهای دۆلاری لە بازاڕەکانی عراق و هەرێم بەرامبەر دیناری عراقی بەرز کردەوە. سزاکانی ئەمریکا کاریگەری کوتوپڕیان دروست کرد و بەهای 100 دۆلاری ئەمریکی لە 148,000 دینارەوە بۆ 152,000 دیناری عراقی بەرز بوویەوە و چاوەڕوانی بەرزبوونەوەی زیاتریش دەکرێت. دۆلار کاکەگیان زۆربەی کێشەکان ئێرانە لەگەڵ بەنقش کاتێ سزا ئەدا ئەبێ سزای ئەو بنقانەیدا حکوومەتی عێراقی دەسەڵاتی زۆر کەمە دۆلار ناخاتە بازاڕ ئەگەر دۆلار بخاتە بازاڕەوەم کێشە ناوێ ئەم هەمەمە دروست ناوێ لەبەر ئەوەیە زیاتر. سزادانی ئەو چواردە بانقەی کە کاریان کڕینی دۆلار و خستنە بازاڕێتی بەهۆی بردنەدەرەوەی دۆلار بۆ ئێران لە کاتێکدایە لە مانگی 11 ساڵی ڕابردوو 4 بانقی تری عراقی بە هەمان هۆکار لەلایەن ئەمریکاوە سزادران. بە پێی زانیاریەکان زۆربەی بانقە سزادراوەکان نزیکن لە هێزە شیعەکانەوە. هەمەی دۆلار لە بازاڕە حکوومەتی عێراقی ئەم بنکانە با بڵێن بنکان ئیشی تەهریبی دۆلارەکەن دزینی دۆلارە بۆ دەرەوەی وڵات بە نایاسایی ئەمەیەک دووبارە تەڵەبی بازاریشی زۆری لەسرە بەس ئەمە هۆکار نیە بەس هۆکارەکەی هەر دزینی دۆلارەکەیە بازار ئاوە ئیقرار نییە و ئەم وەسعەتیاک دروست بووە. بردنەدەرەوەی دۆلار لە عراقەوە بۆ وڵاتانی دەوروبەر و سزاکانی ئەمریکا بازاڕەکانی عراق و هەرێمیان تووشی شەڵەژان کردووە و کاریگەریان لەسەر نرخی کاڵاش هەبووە بەو پێی زۆربەی کاڵا هاوردەکراوەکان بە دۆلار دەکڕدرێن. زۆربەی پرۆژەکان کە لەلایەن حکوومەتی عێراقیوە کە ئەدرێ بە مقاولین و بە شتانە جێبەجێکرێ هەمووی بە دیناری عێراقیە و ئەوانیش ناچارن ئەو موادانەی کە ئیکڕن لە دەرەوەی وڵاتە چون ناو خۆی عێراق ئەو بەرهەمانی نییە کە زیاتر لە ناو عێراق بەکاربیێنێ لە ناچار لە دەروی وڵات بهێن کە لە دەروی وڵاتی هێنن بە دۆلاری کردن دۆلاریش ئەمڕۆ کە بەرز بووەوە بۆ 152,000 وای کردووە هەموو پرۆژەکان و بازار بوەستێنێت. سەرباری بەڵێنەکانی بەرپرسانی عراق بۆ سەقامگیرکردنی بەهای دۆلار بەرامبەر دینار بەڵام هێشتا دۆخەکەیان پێ کۆنتترۆل نەکراوە بەو پێی ئێران بەهۆی سزاکانی سەری پێویستی بە دراوی قورسە و سەدان کۆمپانیا و بانک و کەسایەتی نزیک لە هێزە شیعەکان هەوڵی دەستخستنی دۆلار بۆ ئەو وڵاتە دەدەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.